سڵاو قوتابیانی ئازیز لە درێژەی کار و چالاکیەکانمان لە کۆمەڵگەی بارزی ناحکومی هەڵدەستین بە ئەنجامدانی چەند چالاکیەک بۆ ئەمڕۆ چالاکی باڵۆنەکانمان هەڵبژاردووە. ئەم باڵۆنانە چەند یاریەکی پێ ئەنجام دەدرێت بۆ ئەمڕۆ سمۆگەیمان بۆ هەڵبژاردوون. چۆنیەتی ئەنجامدانی ئەو یاریە قوتابیان دەکرێن بە دوو گروپی یەکسان، هەر گروپێک دەڕواتە ناو باڵۆنەکی بازنەیەک دروستکراوە، پێویستە قوتابیان بڕۆنە ناو ئەو بازنەیە، هەر قوتابیەک توانی ئەوەی تر بخاتە دەرەوەی بازنەکە خاڵێک لە بۆ گروپەکەی تۆمار دەکات. Welcome. Today we're doing a different type of activity in Barra School called Bubbly Play. We thank Barra School for letting us do different activities. Thank you.